أي وقته قش وقتك دانو خير بينا رانو بيسران كنال إشراق عزيز هاتي من خزمتدان والحلقة طازة لا برنامج خوش قدان برنامج نوشي جاندان كوتا كوتا رمضان هیوادارین انشاءالله لی رمضان هیلاک نوینو وخوشی بردنی سرو لای منو چاودان ماچ کم امرو هاتیم نسه خزمتدان والمجموعه خواردن تازه که یکی لوانسه تبسیک خوشی کیمن و سەوزەوات کە پێکاتەکانی باینجانە پەتاتەس وەل بیبەر شرین و تەماتە و پیاز و کەمی بیبەر تیژیشکەینە ناوی ئضافەتەنە لاڕان مامرەگەم وەل مەجموعەی توابل ئیسەخێمنی بەردەستدان ئەمجا لە ئەخیرە و ئیضافەی عفوان طبق دوومەگەمان کە حمص بطحینەس ئەمڕۆ وەنۆک دروستی کەی من لە ئەخیرە و ئاخرن وەلەیسە ئەخیرن عصير بطيخي قرات كيمن يا عصير كعلكي خوش رادان كيمن ان شاء الله هوادار مدلدان بو طبعا قبل كشتي كالعادة برنجاقم حاضركم ك امرو برنجاقم انو كلا دروس كيمن ك هيكي لبيكاتا تايبتاقاني برنج خوش كد خودان حسكن يا روين كردي يا كروا كاربارن مشكلة دانية يا كوتشك كركم ناوي یاخود ئەگەر خۆدان هین داشتن بکەنە ناوی ڕێن کوردی هیچ مشکلەدان نییە و حاڵ بەس کەمی هینەوە بوت بتایەدە و پیاز دیرم نیم دەنگ پیاز وەل دوو کەوچک شعریە ئەی دوانش کەمە ناوی تا دایمەن برنج بە پیاز دەناوی بوت و حکومەوە خۆشە ئەگەر حەز ناکەن لێوە پیازگە لە ناو برنجەکە بوت پیازگە گەورە بکەنە ناوی اینجاکە قرچیا لاوەنەی مشكلة رادان دروس ناكد إسا بس چاوري كم كا هنا قم بتاويدو طبعا تبسيقة تيونن ودو شواز بكني يكيلو شوازانا كا رانا تيونن إيوه خودان وبال بكني هيش مشكلة دانية مجرد دي حسكن ومامر كامليش بكني هم مشكلة نية طبعا إضافة بيازقة كردي من چاوەڕێکی من بەس ڕەنگەکەی بگۆڕت جوان چاوەڕێکم بەس و حاڵ ڕەنگەکە بگۆڕت ئەمجا شعریەکە کەمە ناوی دوای ئەوە دەستکەمە دروستکردنی تەپسێگەرەدان طبعا ئەرا تەپسێگە فرە چش نییە توام بەس مجرد دوو کەوچک ماجۆن تەماتەوە کارتێرم وەل دوو کەوچک ڕبە هەنار ئیضافە كمي كمونو بيبرشو خي وال صوصة دروس كيمن والآوا خفيفي كيمن امجا صوصات كان كشتي كيمن نبان سيني فرن كمان هاش سيني بياشتان مشكلة دانية كان فرن أرا ماوي تشل أرا تشلو 5 دقة أجر صوصات كان دان سور نكنو أجر سوري بكن كم ترواد من عمرو سوري ناكم مرادان هر وكو خوي خمنا وقابقا تا سلیفۆنی بکەین من و بخەینێ فڕن ئەگەر سووری کەنەوە نێتوات سلیفۆنەوە کاربارن و داعینە یەکسەر بکەنەی بەس کەمی سەڵسەگە خەسەو بوو دوایەوە دەری بکەن و تەقدیمی بکەن حەسکەن و برنجە تەقدیمی بکەن یاخود حەسکەن وەل نانا بخۆنەی دی ئەوە خۆدانزانن ئیسا چاوی گدەیمنە پیازەکەمان کە پیازەکەمان دەست کردە ڕنگ تبدیل بکەت یاخود زەبلانەوە بوت سیسەوە بوت یەکسەر دی کەمە کەمە شعریەکە کەیم لەناوی طبعا مکونات برنجەکەمان فرە سەهلە شعریەز پیازە کەرەس یاخود ڕوون کوردیە وەل کەمی خوێ هیلیمنەی جوان ئەو سەرەتا ئەیانە سوور بوودە و پیاز و شعریەکە ئەمجا لە دوای ئەوە هینەکە کەیم لەناوی برنج و ئاوەکە کەیم لەناوی باباری منێ ئەیلا تا سەریعترە ئەو چاوە بیچگە فدی باێتە بەس چاوەڕێ بکەن ڕەنگەکەی تەبدیل بکەت اونجا کە ڕەنگەکەی تەبدیل کرد شعریەکە وەل پیازەکە کەمە کەمە دی ئاوەکە کەیم لەناوی ئیضافەتەن ئەرا ئەوە خێگە کەیم لەناوی و چاوەڕێکەی من حاضر بوو ئێوە توێنن پیازەکە
بابشین ئەگەر پیازۆ کار هاوردن هەر وەی شێوازەوە کاری بارنەرا برنجەکە جاکە سوورە بێ و ڕەنگە و گۆڕی و مەقاشی گۆچشتی گەڵی بگرن لاوانەی دیداعینیە پیازەگە لە نایە بوت ئەگەریش حەزکردن پیازەگە لە نایە بوت هەم مشکلەدان نییە هەردوو طریقە بوت هیچ مشکلەدان نییە ئێستیم ئەلێوە حازری کەم کشتیوەیەکە و توێنن برنجەکەدان چرمی بوت مشکلە نییە حەشوای بریانی بکەنە ناوی بدون بەهارات بریانی کە پێکاتەکانی هەیە لە دارسینە شعریەس وەرد محەممەدیە ئیضافارە پەتاتە ئەی شتەی لە کشتی بکەنە ناوی بینەرە ئازیزەکانمان تقریبا خەریکە ڕەنگ تەبدیل کرد باە عەجەلە لەلی نەکەن جوان و ئەسراحەت خۆی تا شعرێگەمان ڕەنگ بێدە و بەس چاڕیمان بوون کە ڕەنگ بێدە و ئەمجا یەکسەرەوە ئاوگەکەیم لە ناوی وەل برنجەکە و ئیلیم نەیلەبان ئاگری هادە تا وە جوانی برنجەکەمان نەثری دەربچێت و خۆشیش دەربچێت هیوادارم ڕەمەضان و جوانی بردنەی سەر کە مانگێک وەڕاستە و فرە خۆشبی و جیاوازبی تەفاسیلی خۆشبی ئەگەر ئەرا خۆمان شخصی بوت یا ئەگەر ئەرا باودایە یاخود ئەرا برادەرەکانمان یاخود ئەرا هەر کەسێک لێ ڕەمەضانەوە لمانەوە بی ئینشاءڵڵا دوعارادان کەم کە ئەی ڕەمەضانە و کش ڕەمەضانێک خدا عەزیز لەلیدان نەسیند و هەروە لەمەی خۆش و لەمەی ئەهل و قەوم و کەس و کار هەر وەیەکەوە بوون ئینشاءڵڵا و کش ڕەمەضانێک وەخۆشی و شادی هەبۆنەی سەر لەیلا و کەلعادە تەحیەی گراوە نەناری من کە هانە دەرەوەی شار و ئەی ڕەمەضانە وەل ئەهل خۆیان نەوین ئیوە هانوەل ئەهل خۆدان لە دڵە و هانوەل ئەهل خۆدان لە کش تەفاسیل مجرد ڕوح جسمەکە هاولە جەسەدەکە هاولە ئەمما ڕوحەکە هەر هالای خۆمان دڵنیا بوون هالای خۆمان ئینشاءڵڵا ئیسا بینەرە ئەزیزەکانمان کە ڕسیمە ئەو مەرحەلە شعریەکەم ڕەنگ تەبدیل کرد یەکسەر دی ئاوەگە کەیم لە ناوی ئاوگەکەی لە ناوی ئضافەتەن ئەرا خێ عفوا خێ لێلا دیرم حازر طبعا خێ نیم کەوچک بە سێسی بە فرە خێ لە ناویەوە تا شور دەرنەچێت ئەگەر توێنن کەمی ئەرا جوانی ڕەنگەکەی تەبدیل بکەن کەمی زەردەچۆ بکەنە ناوی بەس منیسە حەز ناکەم زەردەچۆگە بکەمە ناوی طبعا یەکی لەو معلوماتە ئەرا برنج ئەگەر توێنن دائیمەن نەثری دەربچێت و کە عەجن نەکەت ئێوە توێنن شعریە دائیمەن استعمال بکەن لێن ڕێژەی شعرێگە و ڕێژەی برنجەکە هەردووگی ئاو کیشت کە هەردووگی ئاو کیشە نسبەی ئاو معتەدەل ڕەسەدە هەردوو طەرەف ئەمجا برنجەکەمان هەر نەثری دەرچێت و خۆش دەرچێت ئیسا لە دوای ئەوە کە برنجەکەمان تقریبا خلاص بی خەیمنەی بان ئاگربی چووکەکە تا بای من تەپسیەکەمان و جوانترین شێواز حازر بکەین طبعا تەپسیەکەمان هیچ ناتوات مجرد سەڵسەگەیەوەسا ڕبە هەنارە معجونە ئاوە وەل مەجموعی بەهارات کشتی تێکەڵکەی من و تەقدیمی کەی من بەسکەی لە دوای ئەی فاسڵە جاری چاوەڕی ما بوون بینەرە ئەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان تا تەپسی خۆشەکەمان حازر بکەین مجرد کەمی زەیت توای من بن سینیەکەمان چەورەکەی من ئەجوان وەی تەریقە ئێوە توێنن و فرچەیەک چشتی نەشری بکەن و ئەگەر فرچەیش ئەوە پیدانەوی مشکلە نییە یەک پارچە لە هەر سەوزاتی گەڵگرن ئەلێوە جوان فەرشیکەن تا کشت سینیەکەدان بوودە هین ئیسە تێ من بنسبەت ئەرا
ڕانەگەمان قبل وەختە باە جوان بشوورێت ئەمجا تێمن ئەگەر ئیوە حەزکەن سوقانەگە لەلی لاون ئەگەریش حەز ناکەن مشکلە ئەرادان دروست ناکات بەس محاولەکەن کەمی ئەلێوە شەرحی بکەن تا بژدە ناو ئەلێوە گەم لاحەڵەکەن تا کشتی بژدە ناوی تەتبیلەکە ئیسە تێمن ڕانەگەیش کەلعادە ئەلێوە لەتکەی من ئەمجا ئەلێوە جوان سەفتەکەی من ئێوە کەمێگە هەرچەنی توان وە کاربارن مشکلە نییە وە کاری بارن بەس خۆی دایمەن چاوت حکم کرد لەبان ئەی تەفاسیلە ئەلێوە جوان تێم ئەلێوە جوان ڕانەگەم شەرحکەم هیچ عجلە مەکەن بەقەیت دەست خۆدان بوون ئیسا تێمن ئەلێوە جوان شەرحیکەی من تا کش شوێنیک مامن لە ناوی بوود ئەگەر زانن کەمێ مامرەگە فرێس بکەنەی دووەجوە مشکلەدان نییە ئەلێوە جوان تێمی سەچەکەم قبل ما ئەوە سەڵسەگە بگرمەوە تا تامیک خۆش حوسوڵ بکەم و تاکید بووم کە مامرەگە کشتی تام دەربگرێت ئەلێوە جوان بیبڕەشی کەم ئەنجا دوای ئەوە تێم سەوزەواتەکان ئەرای سەفتەکەم ئیسە لە وەرچەودان کەمەی فرە بەسیط و ئاسانە مجرد ئەلێوە سەوزەواتەکاندان دەست بکەنە سەفتەکردن ئەلێوە یاخود توێنن کشت طبقەی چشتیک بوود ینی سەوەی طریقە کە لە وەرچەودان کەمەی ئەلێوە جوان تێنن ئەلێوە و هین ئەلێوە کشت طبقەی چشتیک بوود هیچ مشکلەدان نییە تەپسی هەر تەپسیە هەرچی بکەنەی هەرچی بۆنەی هەرچی بارنەوەی تەپسی هەر تەپسیە خۆی مجرد ئەوەسە کە تام کشت هینەکان بکەی من تام کشت خواردنەکە بکەی من ئەلێوە جوان ئەلێوە بەی طریقە تا کشتی بگرێت پەتاتە ئەزیزەکە دایمەن من حەز بۆ پەتاتەم دایمەن تەپسێگەم فرە پەتاتەکەمە ناوی ئەلێوە جوان دەوروبەرەکەی کشتی با تەرتیبات بوت حەزکەم پیازەکەیش بکەنە ژیری ئەم مشکلەدان نییە دوایەوە من تەقدیمی کەی من بسم الله ئەلێوە جوان کش لایک بکەنوە سەوزە و ئەی تەفاسیلە نێلن چشتێک لە ناو سینێگەدان بمینێت ئەلێوە جوان محاولەکەن مامرەگە لە ژیر کە چشتێک بوود ئەرا ئەوە برنجە ئەفوو ئەرا ئەوە مامرەگەم جوانترین شێواز بکوڵێت ئەلێوە جوان گشتی سەفتەکەم هەرچی سەوزە دیرم کەمەیبان تەپسیەکەم ئەلێوەم جا تێمە و سەڵسەی خۆشیک ڕایگرمە و قبل ئەوە کە سەڵسەگە بگرمە و محاولەکەم کش فەراغات هین تەپسیەکەم بشارێدە و هیچ لە ناوی نەمینێت ئەگەر حەزکەن کەمی تیژ بوود ئەلێوە بشکننەی ئەگەریش حەز ناکەن تیژ بوود دی ئەوە لای خۆدامینێت کەمی تەپنمەوە حاڵ تێرمەوەی ڕایلا ئیسە تا خواردنەکەم خۆش دەرچێت تێم سەڵسەگەم دروستکەم بابەت سەڵسەگەم فرە ئاسانە کە هیچ نیەتوات مجرد ئەیە چە دیری من دوو کەوچک ماجۆن تەماتە دوو کەوچک ماجۆن تەماتە وەل دوو کەوچک
ربع هنار ياخذ دبس رمان دو كوتشي جديري من هسه مطيباتك أراي تاكلكم طبعا مطيباتك كيلو مطيبات الرئيسية قانا تيونن إيوا بكنيبان ايا وتيونن بكنينا والصلصة قدان مشكلة دانية علي واجوان طبعا ربع هنارقا تامي خوش ددبي إضافة أرا خيش تقريبا يكوتشقو نيم كمناوي اگر شي وحزنا كان خيوة كاربانن خودان زاني مشكلة نية مجاتيم كمون ديرم كمون اگيش اختيارية نيم كوتشق كمونيش كمناوي امجا كمون اگر كرد مناوي او حاضر كم اليوا او اگر كم بي اضافة وكيم نراي دا دەست کەمە تێکەڵکردن ئەی سەڵسادی معتەمەدە بەس وەحاڵ کەمی خەسە بوو کە ئەلێوا پێی هات ئیدەن ئاو توات ئاو ئیضافەرایکەی من جوان ئەلێوا تا کەمی شل دەربچێت لێن ئەگەر فرە خەزبی زووی خەسە بوود و سەوزەواتەکەم وەکو خۆی مینێت طبعا ستيم أي حركة اختيارية دي لا يخوض عمينت أجر حسكن بكنناوي ياخد كنناوي كروز أيوة أي حركة مفيدان اختيارية إسا تشكيمن تيمن سوبا كمان ياخد صلصة كمان عليوا جوان تيم نبان كشت مكونات كديم نباني مكونات أخوي طبعا إسا احتمال أيوة سؤال بكن أرى صلصة تغطية كتشتي نكر تغطية ناود بكت لأن عادة عادة صوزواتك خوي أو ددو ما مرقيش أو ددو يك ليوا بس تأكيد كم كشي جير كتشتيك مجاتيم دس كما سيليفون كردن أي شوازة هر سيليفونيك بياشتان لمال دوقات عليوا جوان دوقاتي بكن أي شوازة ليوا جوان دوقاتي بكنو خني فرنقا تا وأسرع حد خوي ميلن هوا بدزت جوان كبسي بكن وهي الشوازيق ميلن هوا بدزت جا مجرد فرنقا قسمة سبان تقريبا 250 درجة ايوه تيونا لبان 200 اشكار بكن وقتا قم مفتوحة بانو خوار اقر دامسة بي كمي فرن وهيلمي ايه بالنسبة ترى تبسي كمان بي تبسي فرا آسانو فرا خوشا تشاوري مان بكن لدواي اي فاصلة باي من خزمتدان كمقابلاتك بسيطة ردن دروس كيمنو شربتك شردن حاضر بكيمن بینەرە ئازیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان لە دوای ئەوە کە تەبسیەکەمان کردیمنە فڕن و برنجەکەمان حاضر کردی من ئیسەتی من حمسی گەرادان دروستکەی من کە حمص بطحینەس فرە ئاسانە هیچ تاقیدی نێناوی مجرەدەوەسە مەقادیرت وە شێوازی خاص دانیت ڕاشێگەت فرەنەوت ئەی تەفاسیلت فرەنەوت هیچ تعقیدی نێناوی مقابلاتي فرق بسيطة يعني كشكسيك كانت لمال بكدي وجوانترين شواز طبعا أول ششت توايدي من ليلة جوان نوكاغا شوردما وخيسان مسي امجا كولان مسي تقريبا نيم كيلو نوكا أول ششت وامي نوكاغا طحن كم
کەمی وەحاڵ نۆکی لمۆرە جوانکاری ئیسا نۆکەگە و تەنیا دەیمنە مەکینە بسم الله کە دایمنێ مەکینە بڕزدەوە مەرحەلە بوو هەویر عادەتەن خۆی کەمی وەقووەتە ئاوی بەسیط کەیمنە ناوی تا مکۆیناتەکە کشتی تێکەڵ بوت محاولەکەن ئاو فرە ئیضافە نەکەن و حکم ئەوە کە شل دەرنەچێت بەس چاوەڕی کەم ئەیە کە بوودە هەویر جوان بەهنجێن کشتیوەیەکە و ئەمجا دوای ئەوە دەستکەمە ئیضافەی مکەوینات با قەراغ لێوە لە ناوینەوت ئەگەریش نۆک حازریش توێنن بسینن کە بابیژی من ئەو نەوە کەسە لە بازار قوتی حازرەکانە بەس کەمی بکڵنەنەی و حکم ئەوە تا تام نەیەدە و ئیسا ئیمەیلی من ئێوە سراحەت خۆی کار بکرد تێ من مکەوینات فرە بەسی دیری من یەکی لەو مکەویناتە ڕاشیە إضافة على زيت الزيتون وخي والكمون أي مكونات تفرق كفاية ترى حمص اجتهادات شخصية لا ياخذها منه دواء أو ليمون بكذا ناوي باب كذا ناوي أو إيش ليمون دوزي كذا ناوي باب كذا ناوي مشكلة نية بس من حزناكم ترشي بكم إذا مجرد حمصقة وراشيقة والزيت الزيتونقة وخي وكمون كمان ناوي لو زياتر هيج ناكم ناوي طبعا يستيم مكونات فرع آسانة يك كوتشك شاي كمون كمناوي يك كوتشك شاي هيج ناتوا يعني إذا نسبة فرع بسيطة وال يك كوتشك شاي خير كمناوي شاوري كم أوا وجوان حاضر بود انجاتيم وتدريج انتباه بكن وتدريج دس كما إضافي زيت الزيتون كتقريبا يك فرداخ كمناوي ياخذ اگر ايوه كوب ديرن كوب هين مقياس كينن كوباقا يك كوب بكنا ناوي با فرلا ناوي نود تا شل دروس نود اراوتشا وتدريج كميناوي يك تشرمية وكد دو خسية وكد اذا ايش وتدريج را اضافة كم وشيوازا فرا ئاسانە هیچ نێتوات و دوو چ توێنن بکەنەی یەکی لەوانەسە کە توێنن و لەتکەنۆکیش بکەنەی مقەشەر و هینیش بود و نۆکیش بود هەردیگی بود ئەمجا ئیضافەتەن ئەرا ئەوە تێ من ئەی ڕاشیە لە 150 على 200 غرام راشي كان ناوي يعني تقريبا يك كوب اجا لا كوب مقياسه كان ديري من اجا زانم باس كم يسن نشان داندمي اجا لي اكواب مقياسه ديرن يك كوب لا راشي وكالبان اجريش نيزان يك جلاسونيم ليا راشي كان ناوي تا قياسه قدان مضبوط بعده تام راشي قدان فرا نود لنا حمصة ستيم توزة إضافة كم ويشيوازة هم كذلك بالتدريج تا حمصة خز دربتشد ويراشي يكسر خس يوكد يكسر أجر ملاحظة كردن ماكينة قدن دنجاجي غوريا وحكم أوا كراشيجا يكسر خس يوكد يسيلمي كمي اندماج بكد وليو كاندماج كردوا اليوم دي حاضرة على تقديم بس محاولكم كمين شاوريكم حاضر بود تا بزانم رسيمة أو هنا كمن توامي طبعا بزان رسية أو مرحلة كإيمة توامني عادة نوك با كمي تردمي بيمن عادة نوك يك ملاحظة بسيطة لما فيدان نوك دائما زبر درشت اگر توينن ايوا اول ما قوليا بني ماكينة تا ناعم دربشت اگر ايش حسكن لتكنوك دروس بكن لتكنوك اگا يك لا خوشة ولا يجي تروا ناعم ترى
قاپێک بەسیدی کتێری منەراتە زیین تا کەمە دەستۆپی بکەین من تەزیینی بکەین من بینەرە ئەزیزەکانمان هەر قاپێک بیاشتان لە ماڵ مشکلە نییە قاب معەنی گنێسی خۆی ئیسا تقریبا حمص بطحينهم كرسي أي مرحلة إسا كاملة لانجردي أي مرحلة جاهزة حاضرة إسا بينا لأزيزة كانمان كما بطالي كيمن با كوچكا قوراقا باريمو بشوريمني طبعا خوي حمص محبوب الملايين فرع عالم هس حس كدلي بس مقيد بون تقريبا أغلبية مطاعم مبيض وكارثيرد كمبيض صحينية مبيض كاري أوسا كحمصقا تشرمية وكدي وتيونن ودوش يواز تشرمية وبكان يكيك زيتقا والتدريج بكان باني يكي جيان أوسا توێنن بەفر بکەنە ناوی یەکسەر چرمیەوە بود نسبەی خوێگەیشتی لای خۆدان بینێت خۆدان زانن چەنی کەنە ناوی جوان مخەنێبان سفرە ئەرە ختامیات ڕەمەضان خۆشە يا جوان ستيم تزييني بسيطي كم أنواع وأشكال تزيين هز يوجشون حسكن تزييني بكن دي تزييني بكن مشكلة نية من حس كردم تزيين بسيطي قرادان بكم طبعا كمون ديرم اليوا جوان كمونجا كما إلى أولاي أمجا إضافة أرى كمونجا كمي جوز هو جوز هو دودن جوز هو سين هو شوار طبعا كمي أجر تيدا بيردان كمي نوكيش هالقردي من أرى جواني إسا تقريبا الشكل الأخير أجي خريكة خلاص بود كمي چن دنيجيك على بيمن والإيوا حسكن والنان فتوش بخوني يا حسكن والتوست بخومي صراحة خوي أجر بان تام خوش نان توستجا لفتوشجا خوشتره من كمي نان توستر وكارتيرم طبعا توستجا قناعة دام بود لهينجا خوشترا لا بابيشي من فتوشجا عالم فري حسكت وفتوش بخودي بس تيونن وهينيش بخوني خوشة وتوست تقي بكنو من نيتي أنا حكم بكم كأيوة حزدري بكن خودان زانن بس تقي بكنو التجربة خير برهان كمي ليوا وحال زيت الزيتون كما باني وتقديمي كم وجوان ترين شواز أي خطوة اختيارية قد يوحزنا كان مكان ناوي طبعا يا حمص بطحينا كمان بي شوازيك فرا آسانو فرا تأكيدم ودلدان إن شاء الله أما را تزينة قدي لا خدا ميند حسكن مزينات فرا بكنا ناوي يا كم بكنا ناوي أي طبق حمص بطحينا كمان بي ايوا دارم إن شاء الله ودلدان بود شمنا فاصلي بيشي قوتي منو خزمتان شويك دايمنا تبسيقو برنجاقا جاري چاوري مابون
بینەرە ئازیزەکانمان دوایەوە کە هاتیمنەوە خزمەتدان لە دوای فاصلە بیچووکە ئیسا تا لە ئەخیرەن هینەکە دروستکەی من شربەت کاڵەکەگە وەل چاوەڕیکەی من تەپسێگەمان حازر بووت کە فرەی نەمایە ئیسا تێم مکەوینات مجرد چشت بەسیط وام کە یەکی لەو مکەویناتەس کاڵک توام کاڵک تقریبا نیم کاڵک فرە مکەوینات شربەت کاڵک فرە ئاسانە وەل یەک کەوچک شەکەر توام یەک کەوچگەرە یەک کەوچک و نیم ئەمجا تێم طەبعاً ئێوە حەزکەن بەفر بکەنە ناوی یاخود حەزکەن بەس ئاو لە نایە بوت بەس تا سەردەو بوت بەفر بکەنە ناوی بەفرەکە بەفریش محاولە بکەن بە فرەن لە ناوی نەوت تا تام هینەگەرام نەگۆڕێت تام کاڵەکە گەرام نەگۆڕێت یعنی تقریبا نیم قالب بکەنە ناوی ئیسا بینەرە ئەزیزەکانمان کە لە دوای ئەوە بەفرەکە کردیم لە ناوی تێمن یەک گڵاس ئاو کەیم لە ناوی بەفرەکە وەل هینەکە بە بیشی من کیفایەتەوە لە ئاوەکە تا فرە شل دەرنەچێت بسم الله لێم نێوە سراحەت خۆی حازر بووت تێری من گەڵاس تەقدیمەکە تێری من بە فرە شربەتەکەدان خستنەوت یەک تەزین بەسیتی گەرایکەی من یەکی لەو تەزینانە فراو لای گەراینەی من خۆتان زانین سە مەوسم کاڵەکیش نییە کاڵک عادەتەن کەمی غەدر لە لیدان کرد یا شرین بوود یاخود شرین نەوت شربەت کاڵەکە گەیشتمان تقریبا حازر بی فرە طریقەی بەسیتیگە هیچ نێتوات مجرد إضافات بسيط خوش بتزييني قريب كمان بسيط عليها كمي وحال فستق كيم نباني عليها كفايته يا شربت كالكا كمان بي كمكوناتي فرع آسان بي وكو خودان دینەی توێنن شەکەر یاخود هەنگوین بکەنە ناوی تا ئەی تام شرینی بێ دەپیدان ئیضافەرە ئەوە کە من مجرد شەکەر کرد بە ناوی وەلکەمی بەفر و ئاو وەل کاڵەکە گەخۆی و خەڵاس دی خیتامی کردم و تام خۆشیک دەدەپیت تام ناوازەیەک دەدەپیت مشکلەدان نەوت هین نییە ینی خۆی کاڵک عادەتەن خۆشە ئەگەر هیوە حەزکەن یاخود حەز ناکەن و دەست خۆدا مینێت ئەگەر شەکەرکەنە نایە ئەگەر شەکەرکردە نایە نەوەڵا لە سەحەیەوە دەرچوت و سەحی نێمینێت ئەگەریش بەس سەهۆڵەکە و بەفرەکە ئەفو سەهۆڵەکە و ئاوەکە یاخود بەفرەکە و ئاوەکەکردە ناوی کیفایەتە جاری ئەیە عەسیر بەتیخەکەمان بی چیم نەفاسیلی و تیمنەوە خزمەتدان تەپسێکە دادان تەقدیمکەی من و جوانترین شێواز بینەرە ئەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان تا تەپسی خۆشەکەمان ئەرادان پێشکەشکەی من ئیسا لە دوای ئەوە کە برنجەکەمان کە بزکردی من کەمەکەمەدی دەستکەیمنە ئەوە تقریبا وەختی خەڵاسبی ئیمەیش سلیفۆنەگە لە لیلاوردی من و حکم ئەوە کە بانەگەی تەبخیر بکەت طبعا ئەگەر ملاحەڵەکان فرنەکەم کشتی بێسە بخار ئەوە دەلالەس على ئەنو سەڵسەگەی ناوی تقريبا تبخير بي دوایەوە کە ڕسیمە ئەی مەرحەلە تقریبا تەپسیەکەم جاهزە ئەگەر ئیوە وەچاو خۆدانیش سەیری بکەن حازر بیە طبعا من ئەرا اختیار ئەوە کردم کە
کە سەرەتا سووری نەگەمە و حکوم ئەوە تا سەحەی دەربچد و کشتی لە ناو یەک بکوڵد و تامی خۆشترەوە بوود. طبعاً تەقدیمەکەی توێنن هەروەی شێوازە بخەنێ بان سفرە و هەر کەسێک دەسەرای دریش بکات یا ئەگەر حەزکەن خۆدان بخەنەی بان قاپێکتر و تەقدیمی بکەن ملاحەزەکەن ئەی سۆسە هەلێوا جوان وەکەنە بانی تا کەمی مامرەگەی تەڕەو بوود ئیسا دی دەستکەیم نەپی مامرەگە جوان دەرکەی من هەلێوا مامرەکە تەوان تەفلیش بێ فرە ناسکەو بێ لەت بوود لە ژیر دەستان محاولەکەن وەقەیەتی بوون جوان مامرەگە کشتی بخەنەیەک لا و سەوزەواتەگەیش سەوزەواتەگەیش بخەنە یەکلا طبعاً ئیسا من خەریکە مامرەگە لاوەم لێوا جوان مامرەگەم تقریبا تەفلیش بێ وەپی نەمایە مامرەگە لێوا جوان دەستکەمە تەقدیم مامرەگە طبعاً ئەگەر ملاحەزە بکەن مامرەگە ڕسێسە و مەرحەلە کە هەرا بیە لێوا جوان تەقدیمی بکەن بسم الله بالنسبة بابزاني من أجر مامر مايا أنا مايا إسا كما دي صوزات جيش خما يكلا اليوم صوزات جيش جوان كليايا جوان مقدما عافية دامبود طبق تبسي كمان بيرامرو كتبسي سوزوات وهين وبرنج وران يوتينن اگر حس كان خستر بود تينن فرا مكاني ناو فرناقدان مشكلة نيا كمي صوص كريم لبان يوا صوص خيم لبان مامر ڕانەگەمان دیار بێت تەمە فرە ناسکە ناگرێت هەرابیە بالنسبة إلى طبق هینەگەمان بی تەپسی ڕانەگە مکۆیناتی فرە بەسیط بی وەکو خۆدان بزانن بینەرە ئەزیزەکانمان هیوادارم انشاءالله دڵدان بود طبعا وەلکۆتا ڕۆژەکانی ڕەمەزان هیوادارم خواردنەکانمان کشتی وە دڵدان بی هیوادارم کشتی تەطبیقکردن فرە بەسیط و خۆش بی هیچ مصعیباتی گەراتان دروست نەکردم کە نەتوێنن بکەن فرە بەسیتە بینەرە ئەزیزەکانمان تقریبا فرێ خواردنەکانیش و داوای کردن لە خەڵک کردیم نەی کە داوای کردن و ئیمە تەطبیقی کردیم لەرایان خاصەتەن خۆی ڕەمەضان دی هین ئەی خواردنەسانە کە دایمەن برنجۆلیەوە بود یاخود شرینی بەسیتێک تەقدیم بکەن مکۆینات خواردنەکانمان فرە سەهل بی یەکی لەوانە بی کە سەوزەوات و سەڵسەی خۆشیگەرای کردی من وەل ئەوە کە حمص بەهێنەی خۆشیگەرادان دروست کردی من
كمكوناتی لەبەردەستدان فرە ئاسان بی ئضافەتە نەراوەم عسیر بەتیخێک یاخود شربەت بەتیخێک ئەرادان دروست کردی من کاڵک هیوادارم انشاءڵڵاوە دڵدان بوت ئەیە توێنن بکەنەی قاپقاب و تەقدیمی بکەن هیوادارم دڵدان بوت انشاءڵڵا والكوتا آخر أيام رمضان ليلة و رسالة خوشي قرادان را خوش كداغان ما دزدان خوش بود أي رمضان وجواني تاو كردن ومان دوبون وهلاكي تاو كردن إن شاء الله ليلة و دعاء خير رادان كم كروجي دان قبول بكريد أجر دان إن شاء الله دو سيقات لأجر إما فرترا وحكم أوائي وهلاك بين وحكم أوائي وشكد بين هرا كردن خێوکردنی مناڵ و خواردن دروستکردن و ئیدارەی ماڵ و ئضافەتەن ئەرا ئەوەی هاانە ڕژیوە انشاءله ڕژیدان و تاعاددان قبول بکرێت و کش ساڵی انشاءله هەر ئیوە مەصدەر عەتا ئیمە بوون و ئیمە دوعای خێر ئەرادان بکەی من کە نەک بەز ڕەمەزان کش ڕۆژ لە ساڵەکە خوددا ئەجردان بنووسند و ئەرا ئەی مکافحە کە ئیوەکەنەی و رمضانش خلاص طبعا سيروج عيدش دان مايا هم هلاك بون اگر ايت كليتشس منالو خيو كردنا منال كلفل سندنا نظام تشاودان خودان بود و رساله گرا باوگانیش ناری من لیلا تشاودان و جن خودان بود و تشاودان منال خودان بود اگر كمي فائض مالي ديريد تجهيز منالگانت كردي در عيد تشاود و دراسي قد بود و تشاود و كسانه كفقير بونو چاودان ماچکەی من ئەرا ئەمڕۆ ئەی خواردنە بەسیتانە تەقدیم کردی من چاوەڕیمان بوون ئینشاءڵڵا ئەرا ڕۆژی تازە وەل ڕۆژی ڕەمەزان و ئەرا ئەمڕۆ جاری لای منە و خواحافیز